کۆمەڵگا چۆن دەتوانێت هەوڵ بدات کەوا پاڵەوان دروستکە، ئەستێرە ئەکتەر دروستکە، ئەستێرە موزیک ژەن دروست بکە، ئەستێرە گۆرانی بێژ دروستکە، ئەستێرە وەرزش دروست بکات. کۆمەلگا دەبێت فێڵیان لێ نەکە، چونکە ئەو مرۆڤانەی کەوا ئەو کارانە دەکەن بە تایبەت لەنەوە کۆمەلگای کووردا گەلێ هیلاک دەبن، گەرێ بەپەرۆشن، پشگیریان زۆر زۆر کەمە. لەگەڵ ئەوەشدا بەرهەمەکانیان کۆمەلگا دەچێت زۆربەی زۆریان دەڵێم لێیان دەدزن. لە جێی ئەوەی بڕوا پشگیری بکە ئۆکەی، لەوانەیە بڵێ من حەزم لە ڕۆمان خوێندنەوە نییە، بەڵام ئەڕۆم کۆپیەکی ئەکڕم بۆ پشگیریکردن، یان ئەڕۆم ئەو سیدیە دەکڕم بۆ پشگیریکردن. نا داوە لە مەکاکاتن یانەوە تا کۆپیە کارەوەی تر. ئێ بەم شێوەیە کۆمەلگا تۆ ناتوانانی ڕاپەڕینی، ئیتر دوایی بۆ گلەی یەکەین کەوا ژێردەستین، بۆ گلەی یەکەین لە تورکیا و ئێران و عێراق و سووریا دەوریان گرتوین، ئێمە خۆمان سنوورمان بە خۆمان داڕشتووە و دەوری خۆمان گرتووە. من لە کۆمەلگایەک پەروەردە بووم، مامەسا بوو بەس بە حەیزەران لێمێدا، وەکو گوتم باوکو دایکم لەگەڵ هەموو دڵسۆزیەکیانە لە خوێندەوار بوو. هاتوچۆمان بۆ سینەما بە خراپ دەژمێردرا، لێ دەدرای ئەگە بڕۆیشت یابیان زانیایە چوتە بۆ سینەما. بە تەمەنی 14 ساڵی لەلایەن پۆلیسی نهێنی سەدامەوە کە گیرام و ئازارێکی گەلێ زۆر درام. ئەخر 14 ساڵ مرۆڤێکی ناسکی خۆت لە هۆڵێکا ببینیتەوە 12 لەو ئەمن و استخباراتانەی سەدام دەوریان لێداوە ئاوت پیاکەن و بە زنجیر لێت دەدەن و بە شەق لێت دەدەن، هەڕەشەی کوشتنت دەکەن. هەزاران کوردمان ورەی ڕووخا و هەزاران کوردمان لە ناوچوو. بەڵام ئەوەی منی ڕزگار کرد هۆی ئەوەی کە من کۆڵم نەدا، بەڕاستی خۆراگر بووم لەژێر ئەو هەموو ئازار و ئەشکەنجەیە، سینەما و فیلم بوو. ئەو پاڵەوانانەی کەوا لە فیلما من عاشقیان بوو، ئەوان کۆڵنەدەر بوون، ئەوانش منیان فێر کرد کەوا لە ژیانە کۆڵنەدەر بم. بۆیە ئێمە هەموو ئەندامەکانی کۆمەلگای کوردمان پێویستە کۆڵنەدەر بین. بۆیەش منەوەنە عاشقم بە فیلم، چونکە فیلم ژیانی منی ڕزگار کردووە. دەمەوێ لە ڕوانگای فیلم و لە ڕێگای فیلمەوە منیش باشە بکەم، خۆشیەک ببەخشم بە گشتی مرۆڤایەتی و بە تایبەت بە گەلەکەی خۆم، گەلی کورد، بە وڵاتەکەم کوردستان.